ئیتر بەسە هەموو ساڵێک لەم کاتە ئەو بەروبوومانەی دەرەوە دێنە ناوەوە ئێمە خاوەنی بەروبوومێکی باشی ستەندەری زۆر ڕێکوپێکین یعنی چی حکمتێکی تایە کە تۆ جوتیاری خۆ دەچەوسێنیتەوە لەبەر خاتی چەند فلسێک ئەوەی وەکو کاک عومەر ئاماژەی پێگر کاکە دروستە ئەتوانن شتێک لەسەر خۆماندانێن بەڵام ئەو بەرزانە مەکەنەوە کاکە جوتیاری وا هەیە 50 ملیۆنی سەرف کردووە باوەڕ بکە 10 ملیۆنی وەناگرێتە شووتەکەی وەزارەتی کوشت و کاڵ پێویستە ئێستا بێتە سەر خەت ئەو بارانەی بە تایبەتی شووتی ئێستا لەم کاتە دێتە ناو لە سنووری پارێزخانەوانەوە دێتە ناوەوە ئەبێت ڕاگیرێ چونکە شووتی بە ئەندازەیەکی باش لە شارەزور هەیە و لە بادینان و لە هەولێریش هەیە شووتی یعنی خاوەنی بەروبێمێکی زۆر باشین حیفە بۆ حکوومەتی هەرێم کەوا خۆی ئێستا بەم شێوەیە وەکو ئاماژەمان پێکرد حکوومەتی هەرێم دەبێت بێت بەدەم داواکارەکانی جوتیارانەوە ئێستاش ئێمە لێرە لە سەی سادق کۆبوونەتەوە خاوەن عەلوەکان هەمەهەنگیمان هەیە لەگەڵێکە لەگەڵ جوتیارەکانە داوا لە حکوومەتی هەرێمەکەین بێتە سەر خەت ئیتر بەسە هاوکاری جوتیار بێت جوتیار بەڕاستی شکستی بێنێت ساڵێکی ئیتر نایبینن بەروبوومی خۆمان ئەگەر بیش بێ بە ڕێژەیەکی زۆر کەمە بێت ئینتاج لە هەندێک وڵاتە نەنەوتیان هەیە نا کۆمەڵێشتیان هەیە ئێتیمامی تەواویان سۆزە سەر کشت و کاڵ ئێمە لەم شارە زورا بەڕاستی خاوەنی کۆمەڵێ زەوی کشت و کاڵی زۆر گرنگین ئێستا حیفە بۆ حکوومەتی هەرێم نایەت بەروبوومی کشت و کاڵان ساغ بکات وەکو ساغی ناگەیتەوە لە وڵاتانە کاکە بیاڵە بەلا ناوخۆ و لە دەرەوەی عێراقا با سەرف ببێت ئەمە پەیامی ئێمەیە وەکو خەڵکی شارە زور و ئەم دەڤەرە ساڵانە وەڵای کۆمەڵێ توجاری چاوچنۆک و دز و دەستبڕ ئەم مۆزع دروستەکەن یعنی تۆ هەزارها فەلا لەسەر ئەم مۆزع لەسەر ئەم ئینە ژیانی هەیە یعنی تۆ بۆچی لەسەر 5 گەڵا دەگەڵە لە بارەکە ئیسفادە بکەی مۆماری خەڵکاو دەکەی داوا لە یەکێتیەکەین داوا لە حکوومەتی هەرێمەکەی داوا لە وەزیری کوشت و کاڵەکەی بە زووتری کات ئەم بارە تایبەتانەمان بۆ ڕاگرێت